ئیش دەکەم دوکانی ئافرەتان خەیاتی شتووەیە من بۆ خۆشم حەبام بەڵام لەوێ ئیش دەکەم نوێژەکانم هەموو فەرزەکانم لە مزگەوتە باشە بەڵام دەڵێن نوێژ لە ماڵە خێرترە بەڵام من هەموو نوێژەکان لە مزگەوت دەکەم بە حکمی ئەوەی لە دوکانەکەمەوە نزیکە و 5 دقەش لە ماڵ خۆمان دوورە ئایا لە مزگەوتەکە خێری زیاتریان هەر لە ماڵەوە بیکەم مزگەوتەکە تایبەتە بە زۆر جار مامۆستا زۆر جار ئەوە دەبم نحن تایبەتە بە ئافرەتان مامۆستا یعنی ئافرەت و پیا بەڵام تێکەڵنێ دەرگایان جیایە بەڵام مامۆستا زۆر جار دوعا ناکەم زوو دێمە دەربەوەی لەگەڵ پیاوان تێکەڵ نەبم و زۆر جار تێکەڵ دەبم ڕاستی یعنی تێکەڵ بوونەکە چییە یعنی لەسەر ڕێگا من نازانم گوناحبار دەبم بێڵە بجاوب بدەمەوە شکە بەڕێزەکەم تۆ مادام ئافرەتی و ئیش ئەکەیت ئینشاڵڵا خۆی گەورە ڕوسپیتەکە و خۆی گەورە دەرگای ڕزقتان لێکاتەوە بە نسبەت نوێژی ئافرەت ئایا لە مزگەوت بیکا خێری زیاترە یا لە ماڵ بیکات یا لە شوێن ئیشەکەی بیکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیێ باشترین نوێژی ئافرەت ئەو نوێژەیە کە لە ماڵەوە بیکات کەواتە لە شوێنی ئیشەکەت مادام شوێنەکە پارێزرا و تایبەتە بە ئافرەتان ئەوە باشترین شوێنە بۆ تۆ کە نوێژی تیا بکەیت و باشترین نوێژێکیش بۆ پیاوان ئەو نوێژەیە کە لە مزگەوتا بیکەن ئەو نوێژەیە کە لە مزگەوتا بیکەن مامۆستا لەبەرەوەی بە حکمی ئەمن زۆرترین کار لە دوکانەکەم ئەگەر بێت و لە یعنی یان دەبێت لە دوکانەکان لە مزگەوتەکە نوێژەکەم تاخیر دەبێ ئەگەر بچمەوە ماڵ ئەمیش زۆر حەز دەکەم یعنی لە مزگەوتەکە زۆر مرتاحترم ئافرەتیشی زۆر لێیە چەت بەڕێزەکەم وەک وتم باشترین نوێژ ئەو نوێژەیە لە ماڵەکەی خۆتە ئەی مامۆستا لە مامۆستا ببوورە قسەش پێ دەبڕ بەڵێ دەڵێن چوونە دەرەوەی ئافرەت سەربارەت بەوە دەڵێن مەکرەمەیە یعنی ئاسایی ئافرەتیش وەکو من یعنی ئیشکا بەڵام بە شەرعی و یعنی بەڕێیەکی شەرعی بێ و گوناحبار نەبێ ئەوە تا چەند ڕاستە ئافرەت ئەتوانێ لە مەجالەکەی خۆیدا ئیشکات ئەگەر شوێنەکە شەرعی بووی شوێنەکە شەرعی بوو و ئەم ئافرەتە پارێزراو بوو ئەوە دروستە هیچ کێشەیەکی تیانە ئێستا بۆ نمونە ئێمە لە خەستەخانەکانە پێویستمان بە ئافرەتە پێویستمان بە ئافرەتە فەحس خەڵک کاکەن و لە بۆ خەڵک دابنیە عملیاتی ئافرەت بکات خۆ ناکرێ بۆ نمونە ئێمە خەستەخانەکان خاڵی بکەینەوە لە ئافرەت باشە ناکرێت چکە ئێمە ئافرەت سەردانی خەستەخانەکانەکات قوتابخانەکان نابێ خاڵی بن لە ئافرەت تەنانەت بازار باشە بازار ئەبێ شوێنێکی تایبەت بە ئافرەتە بێ جلوبەرگی تایبەت بە ئافرەتان هەیە شتومەکی تایبەت بە ئافرەتان هەیە ئەبێ ئەو بازارە ئەو ئافرەتە بەڕێوەی بەرێت ئێستاوە گەورەترین عیبەیە پیاوێک ئەچێت کەمەلیاتی ئافرەتان دانی و ژنێک شەچێتە ژوورەوە جلوبەرگی ژێرەوەی خۆی هەڵەگرێت و بە قیاسی خۆی یعنی باوەڕت هەبێ ینی هەنێ شت هەیە ئینسان ڕووی نایە یعنی نازانم ئەین چۆن و پیاوانە ئەڵێ ئەمە قیاسی تۆیە ئەمە نازانم ینی دەبێت سەیری ئافرەتەکە بکات ئەنجا قیاسی باتی ئەمە لارجە ئەمە ئێکس لارجە ئەمە سمۆڵە وەڵڵاهی بەڕاستی ئەمە شەرمە بەڕاستی ئەمە شەرمە بۆیە ئافرەتان پێویستە لەو مەجالەیە ئیشکەن بەڵام ئافرەت بڕوان لەو بازاڕەیە ببێتە چایچی ومانە و پیاوی بۆیدانی ئەوانە نا یان وەڵام من ڕۆم دوکانی لە فەدانیم ئیتر هەموو کرێکار و خەڵکە دیە ئەبێ ژن لە فەی بۆ پێچێتەوە ژن یعنی کاڵایەکی هێندە بێ نرخ نییە بڕات لە هەموو شوێنەکە ئیشکات ئەگەر شوێنەکە پارێزراو نەبوو شوێنەکە سومعی ئەم ئافرەتی تیا پارێزراو نابوو نابێت بە هیچ شێوازی ئیشی تیا بکات نابێت بە هیچ شێوازیە ئەمما لای تۆ لای خەیاتێک لەوێنە ئیش ئەەکەیت ئیشەکەی تۆ سەربەرزانی و ئینشاڵڵا هیچ کێشەیەکی تیانی